کێشەی فرەسمان یەکی لە لیان زباڵەکانە لە خانەقی نییە دینی مۆشقلێک لانی زباڵە پاکەوە بکرێت مەناتقە زباڵە خواردێسە مەناتقە تەنیا داواکەن نانە دەم داواکاریەکانیانە یا بشیمە خزمەتگوزاری کارەبا لە خانەقین وە شقلێکی پێویست وە خەڵک نادەنەی مۆلندە لە خانەقین نییە دەکات لەوەرەوەی شوێن قایمقام لە خانەقیان مۆلندە کردێسە 1000 دینارەرایان ئەوان نییە خەنەکاریانی مەلێ لا پرسیارەوە کەمە تاکەی خەڵکەلووە توش بە داواکاریمان فرەز بەس کەس نادە دەم داواکاریەکان وە شقلێکیش پێویستیش خانەقین لانی لە فرەشونە و نەقسکریا زباڵە لە شارەگە خواردێسەی کێشەی ئاو لە خانەقین کەمە کێشمان فرەز ڕێگەوبانیش لانی وە شقلێک نییە بشیمنایەگە بدوینی من وە شقلێکی پێویست خزمەت و ڕێگەوبانەکانیش نەکریاز یعنی لەش فرەشونەکان یاسا قبل فترێک بەس دەستکرات دروستکردن تەرسە هیچ نەکردن بەس تەرسە لە شارەکە دروستکردن ئەم عەزاو سیارەکان دانیانی شغلێک نەکردن خەڵک لە دەستیان ڕازی بوو بشتە پیدان دەستیان خۆش بوو کە خزمەتی وە خانەقین کەم بەڵام وەداخەوە خزمەتێکی تەواوە خانەقین نەکریاز ڕاستیەکەی ئەوە بێت دوای دەرکردنی مهندس ئەوس کە من دوێنێ بەوە ناونیشانم کرد کە پێڵێ مهندسی ئەعمار کە بەڕاستی چەندەها مدیری بەلەدیەمان هەبوو مدیری شارەوانی هەبوو وەکو ئەم پیاوە خزمەتی ئەم شاری خانەقینیان نەکرد هەرچەندی بەڕاستیەکەی ئەوە بێت ئەم پیاوە لە زمانە هاوزمانی ئێمە نەبوو کەسێکی عەرەب بوو بەڵام کە لە دوای ئەوەوە کە ئەبینین هیچ خزمەتگوزارێک ناو شاری خانەقینان نییە هیچ ئەعمارێک لە ناو شاری خانەقینان نییە تەنها ئەوانە ئەبینی شۆفەڵە و ئیشەکەن ئایا ئیشکردن هاوکوێ ئیناری ناو شارع نییە هەموو گوڵۆپەکان ناو شارع سوتاون ئەوە سەبەکانە ئەوە مەشاریعەکانە هەمووی تەواو نەبووە ئەوە ئەو متەنەزەیەک کرابوو لە کاتی ئەوسا تاکو ئێستا ئەو متەنەزە تەواو نەبووە مەشاریعی تازەمان تاکو ئێستا نەبینیوە لە شاری خانەقین هەزارەها شت هەیە لەم شارە تاکو ئێستا لەبەر ئەوە کە من وەکو عەلی تاالب داوام کرد ئەو کچە ئەو بەڕێزە کە مدیری بەلەدی خانەقین دەستە کار بکێشێتەوە لەبەر ئەوە بە قسەی ئەو ئەڵێن کە دیالە هیچم بۆ سەرف ناکەن ئەگەر هیچت بۆ سەرف ناکەن من بۆ خۆم بچەسپێنم بۆ کورسیەوە بۆ کورسەکە بەرنەدەم لەبەرەوە لێرەوە لە کەناڵی ئەوەش داواکارین لێی دەستە کار بکەشێتەوە لەوانەیە کەسانی تر هەبێت بتوان خزمەتی شار خانەقین بکەن شارەکە زۆر شتمان پێویستە لە ڕووی خەدەمات ئەوە یەکێکە لە کۆلێژەکان ئەو بەردەرگاکەیەتی کە سەب نییە ئەمە یەکێکە لە کۆلێژە گەورەکانی خانەقین کە قسم هەندەسەی تایە قزمی ئەنیسیدیە تەخدیری تایە قسمی سۆنەری تایە هەروەها قانونی تایە